چیرۆکنووس و ڕۆماننووس و وەرگێڕی کورد عەتا محەممەد خەڵکی شاری سلێمانیە و لە ساڵی 1970 لەدایک بوو. لە بەغداد و سلێمانی خوێندوویەتی و لە وڵاتی سوید دەژی. یەکەم کۆمەڵە چیرۆکی خۆی بە ناوی پاشماوەی خێڵەکان لە ساڵی 1999دا بڵاو کردوێتەوە. قەڵەمی عەتا محەممەد بەوە دەناسرێتەوە کە بە وردی کار لەسەر لایەنە شاراوەکانی مێژووی کورد دەکات. زۆر جار کەسایەتیەک یاخود شاعیرێک دەکاتە بیان و بۆ چنینی چیرۆکەکانی. ئەم نووسەرە زیاتر لە 25 بەرهەمی بڵاوکراوەی لە ژانرە جیاوازەکاندا هەیە. ئەمانە بەشێکن لە بەرهەمەکانی پاشماوەی خێڵەکان، زارەکانی خەون، فری و خۆحەشاردان، گێلاسی خوێن، گەشتە تیوارەکانی میر بە تەنهاییدا.